جه برنامه کرد کنکشن دنگ امریکا افدمو همیده من و باش بینر نهجا الصالح دمیجر به خیر هاتنا و دکمو جه بر وی روشا آورتیا بلابونا ویروسا کرونا لسرانسری جیهانی و لامریکا جی از برنامه جه مالا خوا پیشکش دکم هیویا ساغی و سلامتی جوارا دخوازم له هر جهه و دورک هون لی دمینو د دسپیک دا سرنوچه ولایت نیویورک دا خواز آلیکاری لزگین جی کوشکا سپیدیکه ویروسا کرونا باندورا که راست ده سرکارین بچوکین امریکا. حکومت عراق و هریما کردستان عراق پیوان ساغلمی تنتر بکن. حاکم ولایت نیویورک اندریو کومو دا خواز آلیکارین لزگین کر جبو دابین کرنا آلاوین تندرستی ده شر ویروسا کرونا دا که بهتر لولایت وی با اواکی دراماتیکی بلاو بویه. دخوازه کوموته ده دمکه دا که امریکا نکاره پیوستین تندرستی به اوای کته خواستن پیدا که. لامریکا تا نها هجمارا نخوشن کرونا لقراغ 30,000 و در دورا 400 کسی جیان خوش دستایه و هجمارا مزن جوان لولایت نیویورکیه. کومو وکو همی برپرسندن بانگ لولاتیان کر که جمالین خود در نکونو تنه به مالبات خوره دما خود در باز کن. سروک امریکا دونالد ترامپ گوت حکومت فدرالی نوبدارین نشتمانی دشینه ولایت نیویورک، کالیفرنیا و واشنطن که بهتر ویروسا کرونا لوان بلاویه جبو برسفدانا و کریزاهان. ترامپ هر وها راگاند که اوی علاوین تندرستی وکلپکان، ماسکان و هر وها تخت نخوشخانه هم بشینه. سروک امریکا دونالد ترامپ بلافکردن نوبدار نشتمانی و گهاندن آلیکاری انساخلمیه بوسه ولایتان نیویورک و کالیفرنیا و ولایت واشنطن یا روش آوای امریکا را گهاند دا آلیکاری بکن در ریگریه لبلافبونا ویروسا کرونا. حکومت فدرال بصدان 1000 طن آلیکاریان جعنبار فدرال بوجه زیان پیکتین هناردینه. اف آلیکاریه جه دزگورکو ماسکو تخت نخوشخانه پیگدید که اوه همو لدما 48 دمجمیرین بیدا و بگهنه بنجیهی. جه گری سروک امریکا مایک پینس اوی سرپرشتیا بزاو نهیلانا بلافبونا ویروسا کرونا دکت تاقی کرنینی یا ویروسا کرونا انجامان ده 48 چرکیان دا آشکرا دکت. بلافبونا ویروسا کرونا بار آبوری توایا جهانی و امریکا جی خراب کریه. وزارت خزینه امریکا پنگام رشد ها ویجد با راگرتنا هفزنگی سیستم دراوی با آلیکاری کرنا کارمند و کمپنیان. اف پنگاوه بو بلنبونا بازار دراوی امریکا بریجا 3 ساده بودمکا کرد. لی بلنبونا هجمارا نخوش و مرین ویروسا کرونا جارکا دی بازار دراوی اینا ده سرخالا سور. سروک امریکا دونالد ترامپ دبیجت ام کاری بووه مرمه دگل کنگرسی دکین. ام با آوائه که لزگین لگل کنگرسی کاردکین بو آلیکاری کرنا ملیونها خلق امریکا و کارمندان و کمپانیان اوین کفتین برزیانا بلابونا ویروسا کرونا. آرمان جمع گهاندن آلیکاریان بو خلق زودترین دم دا. افراگهاندن هاته کرن پشتی هر دو آلیان کنگرسی کماری و دموکرات نگهشتی ناره کفتنه که بو پسند کرنا نقشا 1 تریلیون دلاران. اری ام یاریات کن یاریا به هست گل امریکات کن صبح خلق ده چاوریا چشمه بکن نل هفهاتنا ملگل هوالن مین دموکرات دوی ام وی پرسی به هفرا چاره سر بکن. لی دموکرات باور دکن نقشا کماریان پاراستنه کاباج بو میلیونها امریکیان برهف ناکد. قانون کشن مزن هنه کوته دا بشکی مزن یدراوی بو کمپانین مزن دچید نبو پاراسنا کری کاران و او قدر ابو سکتور سخلمی هاتی ترخان کرین کیمه. بلافبونا ویروسا کرونا و پنگاوین خوب پاراستنه و داخستنا کمپنی و بازاران زیانه کامزن با آبوری امریکا خست گره و بریا سروک ترامپ بهیویه ریکفتنا کنگرسی روش آبوری آولاتی جارکادی گش ببتوه. جبلی زیانا فیزیکی و مادیه که ویروسا کرونا دسپینه جالی درونی و جی او باندوره که دکه با آواکی که خلق مورالین وان دابزن و هر وها شاش بمینن. دکتر آزاد مرادیان که دروناس جواکیه لباجار لوس انجلسه لگل هفکاری من جانی دیلان بحثاوه که دکه. لو أخذ مروف لدو بش بيكاتوا بشي جستي وبشي دروني يا بشي نفسي
هەر مشکلێک کە بتوانێت بەشی جستەیی یا لەشی ئینسان بگرێتە خۆی هەر بەو ئاستێک دەتوانێت بەشی دەرونی یا بەشی ڕۆحی و نەفسی ئەو تاکە کەسیە بگرێتە خۆی بەشەر ئێمە ناتوانین لە یەک جیای بکەینەوە کە ئەگەر مشکلە وەکو ڤایرۆس هاتووە تەنیا جەستە ئینسان دەگرێتە خۆی و لە واقعدا ئەگەر چاو لەوە بکەین کە سیستمی بەرگیری ئینسان یا سیستمی دفاعی یا ئیمنی ئینسان لە واقع تەنیا لە باری جەستەییۆ نییە بەڵکو لە باری نەفسیۆ هەیە کەسێک کە لە باری نەفسیۆ نەتوانێت خۆی بۆ بربەرەکانێ لە مقابڵی ڤایرۆسێکی ئاوا ئامادە بکات هەر بۆ ئەندازش دەتوانێت بێتە قەیرانێک لە باری نەفسی و دەرونیەوە بەس ئەم کاریگەریە ئایا لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی تر جیاوازە بە تایبەتی لە ڕووی تەمەنەوە مناڵان گەورەکان ئەوانەی تەمەنیان لە 65-70 بەرەوسەرەوەیە لە دوو ڕوانگۆ دەتوانین چاوی لێ بکەین یەکی ئەوەی کە مرۆڤ لە واقعدا وەختە دەکەوێتە قەیرانێکی ئاوا قەیرانێکی گەورە لەباری جەستەییۆ یا لەباری دەرونیۆ دوو ڕێگە بۆ خۆی دەدۆزێتەوە بەشێکیان لەوانە هەموو شتێک ئینکار دەکەن یعنی یارمەتیان دەدا بەوەی کە ئینکاری بکەن مەسەلەکە چکۆلەتر لەوەی هەیە نیشانی بن دەتوان خۆیان بپارێزن لەباری دەرونیەوە بەڵام بەداخەوە ئەو کەسانە ناتوان خۆیان بپارێزن لەباری جەستەییۆ هەر بۆ ئاستە ئەو کەسانە یا ئەو مرۆڤانەی کە مەسەلەکە زیاتر لەوەی کە هەیە ئەیبینن یعنی مەسەلە ئەگەنە ئاستێکە وێنەیە کە لە ڤایرۆسەکە یا لە قەیرانەکە دروستەکەن زۆر گەورەتر لەوە کە بتوانن ببینن لەو ئاسەیدا دەتوانین بڕۆین مەسلەی میرمنداڵان یا مەسلەی منداڵان و مەسلەی ئینسانایە کە تەمەنیان لەسەرترۆیە لەو ڕاوەنگەش و چاوی لێ بکەین بەداخەوە مەسلەی کەسایە کە تەمەنیان لە باڵای 6 ساڵۆیە بەهۆی ئەوەی کە سیستمن ئیمەنی یا بەرگیریان زائیفتر لەو کەسانی کە هەیە ئەو کەسانە زیاتر لە مارەز یا لە ئەسەراتی ئەو نەخۆشینە قەراریان گرۆ هەر بۆ ئەندازەش مەترسی ئەوەی کە نەخۆشینی دڵهۆرە و حتا دپرشن و یا خەموچی لەو کەسانە ببینرێت زۆر زیاترە لە نێو میرمنداڵانیشە دەبێت شارە بەوە بکەین کە منداڵان تا تەمەنی 12 ساڵێکی لە واقعدا مەسەلەکە و قەیرانەکە ناتوانن لەو ئاستەیە کە هەیە بیبینن و لە تەمەنی 12 ساڵێکی بۆ لاوە هەرچەند دەتوانێت بڕێک لە مەسایلەکە ببینێت بەڵام زیاتر لەو مۆزوع لەوەیە بینێ و کەسانی کە بە دەوروبەریان لە حاڵی مردندان ئەو کەسانی کە لە دەوروبەریان ناتوانن داهاتوویەکیان ببێت لە نەتیجەیە ئەوانیش بۆ خۆیان ئەستراب و ئەنگزایەتی یا دڵهورە و نیگەرانێکی زۆر دەکەوێتە سەر ژیانیان زۆر بە کورتی مرۆڤەکان چی دەبێ بکەن بۆ ئەوەی خۆیان بۆ ئەوەی لە بەرامبەر ئەم پەتایە چۆک نەدەن پێشەکی من پێم وابێت زیاترین مشکل ئەوەیە کە ترسە کە ئەتوانێت بەشێکی زۆر لە وزە و لە ورەی ئێمە لەبین بات لەبەر ئەوەی کە ئێمە ترسیش لە نازانیاریۆ هاتووە ئەگەر ئێمە زانیاری دروستمان ببێت لە سەرچاوی دروست زانیاریەکان وەربگرین نەوەی کە زۆر گوێبین بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەگەر زانیاری دروستمان بێ بەشێکی زۆر ئەتوانی یارمەتی بە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بربەرەکانێ بکەین بەشی دووەمیشەوەیە کە دەبێت ئەو ڕێنمایانەی کە دەسەڵات یا ئەو کەسانەی کە کاربەدەستن بۆ ئێمە دابین دەکەن دەبێت ئەو ڕێنمایانە پشتگوێ نەخین و دەبێت ئەنجامی بین بەشی سێوەمەکەش ئەوەیە کە لە نێو بنەماڵەیە کە هەین دەبێت ئێمە پلانمان ببێت بۆ ئەو مناڵی کە بۆ مەکتب یا قوتابخانە ناچێتەوە بۆ خۆمان کە کاروئیش ناچینەوە ئەم مەسەلە بۆ یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە دەبێت ئاگاداری ئەوە بین کە ناکۆچی لە نێو بنەماڵەیە لە بینی ژن و مێردا لە بینی دایک و فرزەنە لە بینی باوکو فرزەنە پێش دێت و ئێمە دەبێت پلانمان بێ بۆ ئەوەی کە چۆن بتوانین ئەو ڕۆژانەی کە هەمانە بە پلان و بە بەرنامەیەک کە هەیە بوێنە پێشەوە تیمên tenduristî li seranserî Amerîka bi şev û roj kar dikine ku rê li belavbûna vîrusa korona bigirin û çareyekê jê re bibînin. Li dor ziyanên ku ev vîrus digihîne laşê mirov û divê xelk çi bike, ez bi Diktor Heval Şiweş re axivîm ku tixtorê dil û pişikê ye û herwiha profîsorê alîkar e li zanîngeha Tufts'a wîlayeta Massachusettsê. Ev nexweşiya vî vîrusî çê dike bi îngilîzî jî dibin COVID-19 COVID-19 ev nexweşiya han bi rastî tadaya mezin li pişikê dike li sîngê dike û tadaya mezin li insanê bi emer mezin tê ê dema wan mezin e û ê meşakilê wanî berê ê sihî hene yani meşakilê wanî mizmin wek sikerî wek nexweşiyê ê sîngê ê mizmin
یا نخوشی دل مزمن اوانا او بتایبتی او انسانانا اوانا گلکی تعدایا مزن الوانته انا الگور تشتم زانج تشتي تشيبو يلصيني ولا إيطاليا أنا أقول لك ريبورتين بعمر مزن زيدي 6 سالي حيا حفتي سالي دورة 3-4 صديد جوان دمرن بفين خوشيه و مسترجي يعني عمري دبح 2 سال او انا شخو بقلكي بيتر او انا نسبة وفاة اوان دكي 10-15 صديدة انا تشتك جرنگ هي الفيدا از خازم بيجم عمري خوب چوك جي براستي انا بتايبتي اف 10 هفتيه داوي ام دبينن بعمري خوب چوك عمري 40 سال اوجي نسبة وفاة احتمال هي هندكة بس ديسا اوجي يعني بلكي خطر بجلاش وان ولو مشاكل واني بري تنبه امزانن الدورة يكد صديد حيا يكش حزاري افي عمري خبچوك السي حيا 40 سالي وانا اوجي وفاة دبن بين خوشيه دكتور هوال ببور از خفتان تدبرم يعني نها مترسيا في فيروسات تاني جبر كوهين لقاحك جيران هاتيه ديتن يانجي براستي زيان ديكين لاشي مرو أنا خوياي أف برسك جلكي باشت بيزانة أو وقتا أو لقاح تنية براستيا ويا وقت دبي فاكتورك عاملك مهمة دبي عاملك جرنك دبي مسألة ده بس نخوشيا نخوشيا هن بشكل عام جي خوياي التعداء آل سينجيتينا بيترش تعداء انفلونزا يا غريبا عادي بري تعداء اوجي السينجيت كي بس نم نسبة مزن وك فينا خوشيه يعني تقريبا افنا خوشياها الدورة 10 اضعاف احتمال مرنية وقتها تبقارنين بانفلونزا وبلكي بيتر بجي حيا انا طبعا قال لك تشتهن براستيم نزان نسر فينا خوشيه تشتكي قلكي وقت بي انترستينج هي يعني ما قلكي مناس نكر تشتكي بالي الفيدا جزاروكي عمري وان كيمي 11 سالة وانا براستي خوياي قلك تعدلاشي واناي حيا انا يعني حالات وفيات جفينا خوشيت زاروكا تقلك هندك لهريما شهوة يا باكوري باريزگاه حلب كو پنابرين عفرين لي دمينن خلق بترسن لدور بلاونا فيروسا كورونا برپرسین تندرستیه هن پیوانین ساغلمی لور دانینو دخوازه جرخستنا ساغلمی جهانی دکن کو دستی آلیکاری جبوان دریشکن. پیامنی راملور اف راپورت آماده کریه. جبر روشان نرند و پر خراب یا هرما شهبا و مترسیا بلافبونا ویروسا کورونا دنافا در بدرن عفنی دل کامپان 6 سازین تندرستی و این ریوبریا خوصر لهرمه نامه یک جبور خصنا جهانی یا ساغلمی شاندن. دنامه داتشتین پیوز جبورو بروبونا ویروسا کورونا هات نخواستن دا کو بکاربن ری لهمبر بلافبونا و بگرن. يعني داخازمه كو جبو في هرما كو نزيد 100,000 انسان زيادتر لدمينه يعني هنيكي دست آلیکاری نشان بدن يعني بناوند آوا کرن به شرط و ظروف و به کادر و به درمان اگر وی داره نخوشیک درکت و من نکاری تدبیر بکنم چا تدبیر بکن ریکن کدره چا یعنی خودی لیدر بکن یعنی بانگوازی مجبور هم ام بیجن ریوبریا حلب رژیمی هم جی ام بیجن مافی مرو او مافی تندرستی جهانی براستی جی یعنی تکب ناو آلارم که هر وها دسته شارداریان هن تدبیرن خپارسنه دناوا کامپین در بدرن عفرینه و جهنگشتی دستاندنه دسته گرینگی دده پاقجی و هشیار کرنا گل هر وها پینگا و پاکرنا دور کامپان دست بیکریه نه اجبو تعقیم براستی رشاندن ماده کلور ام هول بدن يعني جين تاثير سر جيانا قال ناكي ام هندر چادر اد جامي تشتي بيك بينن جبرگو نخوشين يعني اف نخوشي هندر چادر اد بلاو نبه يعني وحتى آست که داجی ذاتاً لهر دری مخیمه جی کامپا او جهاز تست هنه یعنی نکی تندرستی ها گل لیکولین دکن جالی خواه در بدرن عفرینه به فکارن که ویروس بگینه هرمه لما او دا خواز آمده این پاقجی و تمیز کرنه دکن هر وها پیوستیان وان
بە ئاڵاوên خۆپارێزیê jî heye. Hin derbideran xem û daxwazên xwe bi me re parvekirin. يعني المساعدة بمدن معقيماتو صوبينو ديرمين كلور تشتي هونو غراكين بالوكن وطبعا شعبي خيمه جي جيبر بوزي هاف دويج هاف نزيك حر خيمه هاي ده مرت دونا چادر تانگ و قچک ده عقده عادز یکی علامه بلیزه نوه و مول گون نوه کی وره گون چقوبه پرسنه خمره کنه بکی هندر فرای حوش فرای مثلا اودوک دو سه هر کجا موله سه چهار اودا خانه ام دبین درمان گرکه کماما گرکنه لپ گرکنه اگر خطری خواهد سر مرا های ام بانگ علم دولت دکن ام دبین درمان گرکه بشینن لندر قامپادا بسر کلا دوربونا جوه واری هاتیه دست سر کرن. هر وها درد و آزارن در بدر بونه. ویروسا کورونا مترسیال سرگل عفرینیه هاتیه کوچ بر کرن. زیده کرنه. لو ما او بهشیار کرنه و گرتنا تدبیرن بردست هول ددن تندرستی خوب پارێزن. نوروز را شدنگی امریکا شهبا ایران به دهان مریین دن را گهاندن به صدما بلابونا ویروسا کورونا لولیت که تنها بهتری 2000 کس جیان خوش دست دایه دناوا بهتری 23000 نخوشته. لروجا دوشم روجا چاری شاهی نوروز جادن تهران چول بون و بازار به دنگ بو جترسا بلاوبونا ویروسا کرونا جبلی بازارن خوارن فرن درمانا و پانزیخانا کار بدستان توایا بازارن دی گرت بون هفدم وزارت ساغلمی ایران دی بیجال ل 24 مجمرین بوری بترج 1411 کس به ویروسا کرونا کتنه. ماهانه ظرف 24 ساعت گذشته باز هم مخابن تناو 24 ساعت داویدا جوان نخوشن کتو روز و هفتین بوری ده هاتن نخوشخانه 127 کس ایدی تناو مدانینه ما او بزر کرنه. هجمارا کیس مری که هاتن هاتن پشتراس کرن جنخوشیا ویروسا کرونا لگو انجاب لابراتوار ما سرانسری ولات دا 1812 نه. پایدار وزارت ساغلمی ایران گوز جی لگوری جمارین جتاقیگه هندگه هن میر پتر جنان راستی ویروسی دبن و زودتر دمرن. راپورتا وزارت ساغلمی ایران نشان داده که هاتا نیورویا روژا دوشنبه ویروسا کرونا پتر 23000 کس لإيران وگرتنا جوانا 1411 وگرین نو. لعراق و لبغداد جی جاده چول بون و هاتنو چون گلک کم بول دمی که جمارا وگرین ویروسا کرونا لتوای عراقی گهشتی 214 پایفدار وزارت تندرستی عراقی دی بیجا جمارا مریان حتا روژا اکشن بوی هفده بون. مجموع الحالات المشخصة داخل العراق 214. هجمارا گشتی یا بویر نخوشی لعراق 214 نه. مخابن جوان 17 کس مرنه و پت کمی و ایجی 51 کس به توایی ساق بونه. پرانیا کسین که توشی ویروسا کرونا بویی نهال نخوشخانه او روشوان باشه. ام هویدکین که دمک نزیک دا جن نخوشخانه درکون. جروجا پنجشنبه ولا عراق بندکرنا هاتنو چون بودمی هفتیه که راگهاندی به مبستا ری گرتنی لبلاوابونا ویروسی. خرفابونین گشتی هاتنا قدغا کرن سینما چایخانه خوندنگه و زانکو هاتنا گرتن. پولیس به بلندگویان خلکی هانددن جبوکو هفکاریا هیزین او لحیه بکن دمالن خدا بمینن هاتاکو ولاتی وان جویروسی فاقش ببع. شارزاد بیژن برسوان راست و نرینیا ایرانی لدیجی ویروسا کرونا دناف ایرانی دا آلی کار بو جبو بلاوابوناوی لروشهلاتا ناوین. لألمانيا بيفان ساغلمية هرد چن تنتر دبنو إدي قدخية بهتري دو كسان لهفدكون ببن اگر نج مالباتا كيبن يان جي نج بو كاركي بيويست به. راوشكار ألماني أنجيلا ميركل پشتی که تستا تختوری وی اريمي درکت وجی بریاردا کل مالا خو بمینه و 14 روزان خو بخوا کارانتین بکه. ده وی درباره ده هفکاری من بلین صالح لگل تارا شوکت آخوی شوکت راوشکارا درونی و جواکیه ده ریخستنا بیراتونگ سنچرم ده لألمانیا. روشی ئەڵمانیا چۆنە بە تایبەتی پاشەوەی کە ڕاوێژکاری ئەڵمانیا خۆی کەرەنتینە کرد. بەڵێ وەڵڵی کاک بڵێن ڕۆژەکە باش نییە و زیاتری خراپی ئەڕوا ڕۆژ بە ڕۆژکاری جوان بەرزە بێتەوانەیە حکوومەت ڕێوشێنی زۆر توونی گرتە بەر هەروەک پێش تۆزێک ئەنگێلا مێرکل ستیتمنتی خۆیان لەسەر ئەو بارەیە و پێش ئەوەی کە کەرەنتین کرێت دوای کۆبوونەوەکەی بوو کە ڕێوشێنی زۆر توون بگرێتە بەر
و هاتو چۆ قەدەغە بکرێ یاخود کەم بکرێتەوانە وە کۆبوونەوە بە شێوەیەکی گشتی لە سەرتاسەری ئەڵمانیا قەدەغە کرا چوونە دەرەوە هەیە نەبووە بە چوونە دەرەوە هەتاکو ئەم دقەیە قەدەغە نەکراوە بە شێوەیەکی گشتی بەڵام بۆ چەند شتێکە یا بۆ شتکڕین بۆ سەردانی دکتۆر یا بۆ چوونە سەرکار و ئەو سێشتە ئەتوانیت چیتە دەرەوە بەڵێ تارا خانم یەکێ لە پرسیارەکانەوەی لە کاتێکا کە ئەم ڕۆژۆنە توندانە دەگیرێنە بەر بەڵام بە خۆت دەزانی ئێستا لە ئەڵمانیا وەرزی دروێنەیە ئەمە چ جۆرە زیانێگەدا لە بواری کشتتوکاڵی ئەڵمانیا مەبەستم لە زیانە ئابوووریەکانی تر نییە بەڵام حەز دەکەم بزانم بۆ ئەڵمانیا ئەو زیانە کشتتوکاڵیانە چی دەبێت بەڵێ ئەو باسێکی گەوری ڕۆژنامەکانی ئەڵمانیایەوە کە زانین لە مانگی بەهارا وەرزی درێنە دەستی ئەکا بە تایبەتی شتێکی لێرە پێی دەوترێ شپارگل کە وەکو کنر وایە کە بەرهەمێکی زۆر زۆرە و زۆربەی تووتیارەکان لەسەر بەرهەمی ئەو شپارگلە ئەژین و ئێستا کەسیان نییە کە درێنەیان بۆ بکە بۆچی لەبەرەوەی هەتاکو ئێستا ئەو کەسانە لە ڕۆمانیا و لە پۆڵۆنیاوە دەهاتن لە وەرزی درێنەدا لەسەر کێڵگەکان کاریان ئەکرد تاقان ئێستا بە هیچ شێوەیەک ناتوانن بێن و جوتیارەکان زۆر لە ترسی ئەوەیان کە دووچاری زەرەرێکی زۆر گەورە ببنەوانەیە بەوەی کە کەس نەبێ بەروبوومەکەیان درێنە بکات و هەمووی فڕێ بدرێت لە هەمان لە پەنابەرەکانی ئەڵمانیا کرد کە هەستیان کە ئەم شتیان بیست وەک مبادرەیەک بڵاویان کردەوە کە ئێمە ئامادەین بە خۆبەخشی درێنە بکەین بەبێ ئەوەی هیچ پارەیەکمان بێ لە جوتیارەکان بەڵێ مادەمەشی باس لە پەنابەران کرد ئەڵبەتە ئەڵمانیا یەکێکە لەو وڵاتانەی کە ژمارەیەکی زۆری پەنابەری تیادایە و پەنابەری زیاتریشی بۆ دێت چ ڕێوشوێنێک گیراوەتە بەر بۆ پاراستنی پەنابەران وەکو ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕێوشێنەکە تەنها لە کاتی ئیسەدا ئەوەیە کە سنوورەکان داخراوە پەنابەری تازە لە ئەڵمانیا ناکات سنوورەکان زۆر کۆنترۆلی لەسەرە بەڵام ئەو پەنابەرانی کە لێرەن و لە ئۆردوگاکانە ئەژین هەر وەکو پێشتر لە عینەن ئۆردوگا ماو نەتەوانێ واتە ڕێوشوێنێکی نوێ نەکراوە بۆ زیاتر پاراستنی ئەو پەنابەرانە بەڵام لە زۆربەی ئۆردوگاکان ئەوەیان لەسەر بوو پێش ئەم بڕیاری ئەم ڕۆژ کە چوونە دەرەوە زۆر وەکو جاران نەبێت بە گروپی گەورە کۆنە ببنەوانەیە ئەمەش لەوە هات کە لە شارێکی ئەڵمانیا لە شاری زدول لە کەمپێکی پەنابەرە ڤایرۆسی کۆڕۆنا یەکێکی توش بوو بە ڤایرۆسی کۆڕۆنا لەو کەمپەیە بوو ئەمەش بووە هۆی زۆر نالەباری یاخود ناهەمواری ناو ئۆردوگاکە کە ویستیان ئەو پەنابەرانە نەچنە دەرەوەی ئۆردوگاکە بەڵام ئەوان گویان لەوە نەگرت و چوونە دەرەوە کە بەعزێکیان تەنانەت سزمیش کران دو پرسیارم تارا خانم بەڕای تۆ ئەم ڕۆژە چەندێک بەردەوام دەبێت لە ئەڵمانیادا وەڵاهی ئەوە زۆر نادیارە ئەوە پرسیارێکە ڕۆژانە لە سیاسەتمەندارەکانیش ئەکرێەوە لە پرۆفیسۆرەکان و لە ڕۆبەرت کۆخ ئینستیتوت کە ڕۆژانە زانیاری بڵاوەکاتەوە لەسەر کۆڕۆنا هەتاکو ئیستا هەموو شتێک نادیارە کەس نازانێت چی ئەبێ تەنها ئەو یاسایانی کە ئیستا دەست بەکارە ماوەی 2 هەفتەی ئیراوەتێ واتە هەتا 2 هەفتەی تر ئەم ڕێوشوێنە ئەگرێتە بەر بەڵام هەر ئەم ڕۆژ وتراکە ئەو 2 هەفتەیە ئەگەری هەیە درێژ بکرێتەوانێ و لەو باوەڕەدام کە لە 2 هەفتە زیاتر ئەخایەن لە هەرێما کوردستانە عێراقی هەردەچە هەژمارە کەیسین ڤیرۆسا کۆرۆنا بلند دەبێ و قەدەخەیە هاتوو چوونێ هاتیە درێژکردن پایمنێرێ مە لە سلێمانی divê raportêda diyar dike çawa xelkê kelarê danûstandinê bi awakî rojane bi van pîvanê nû ra dikin. شەقام و کۆڵانەکانی هەرێمی کوردستان تا دێ چۆڵتر دەبن. بەرپرسێکی تەندروستی ئەوەی ڕاگەیاند ڤایرۆسی کۆرۆنا گەشتۆتە ناو کۆڵان و گەڕەکەکان و قەدەغەی هاتوچۆ بەردەوامی هەیە بە مەبەستی ڕێگریکردن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە. هاوڵاتیان لە ماڵەکانیاندا خۆیان کۆرەنتین کردووە. مستەفا سەعید وەرگێڕ و نووسەرە. ئەو لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ لە ماڵەکەی نەهاتووەتە دەرەوە و کاتەکانی بەنووسین و وەرگێڕانەوە بەسەر ئەبات. لە ماڵەوە زۆربەی کاتەکانمان
بە خوێندنەوە چکە کتێبخانەیەکی باشمان هەیە لە ماڵەوە کتێبخانەکەمان نزیک بە 3500 کتێبی تایە ڕۆژانە لە هەموو جۆرە کتێبەکان خەریکی خوێندنەوەین بە هەمومانەوە و خەریکی بینینی تەلەڤیزیۆن و گوێدانە هەواڵەکانین و ئیتر لە ماڵە ئەوەندەی خەریکی کاروباری ماڵین و زیاتر بۆوانەوە خەریکی لە ڕاستی ئەبێ ئەم هاوڵات ئەم ملەتی کوردستانە بۆ خۆی لە ماڵی خۆی دانیشێ نەچێتە دەرەوە نەچێتە سەیران نەچێت ئەم گشت و گوزارێرە شتێکی باش نییە ئەبێ ئەگەر لە ڕاستی یەکێ لەم کۆڵانە بگری هەمووی گرێت ئەگەر لە ماڵ خۆتە داننشی داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێنمایە داینا بۆ خەڵکت پەیڕەوی بکات خەڵکی کوردستان لە کاتێکدا پەیوەندی کۆمەڵایەتی نێوان تاک و خێزانەکانی هەرێمی کوردستان بەهێزە مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە زیاترە هەر بۆیە شارزایان بەتوندی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە هاوڵاتیان پێویستە لە ماڵەوە بمێننەوە و سەردانی یەکتر نەکەن بۆیە ئەمە پێویستە ئەگەر تۆ خەمی خۆتت نییە دەبێت خەمی ئێمەت بێ دەبێت خەمی مناڵەکان بێ دەبێت خەمی دراوسەکان بێ بۆی داواکارم لەوانی کە تەجەموعەکەن بۆ سەفر و سیاحەتە چن با ئەمسا ئەمڕۆ نەبێ سبەی بێ ئەمساڵ نەبێ ساڵێتر بێ ئەوانەی کە نوێژگەرن و لە مزگەوتەکان و بە هەر لە جیاوازەکانە کە تەجەموع دروست دەکەن هەموو تەجەموعەکانتان لە بەردەمی ژیانی مرۆڤایەتیدا کۆتایی پێدێت لە بەردەم ژیانی مرۆڤایەتیدا معنایەکی بۆ نامێنێ ئەتوان هەڵیگری بۆ کاتێکی تر ئێستا باشترین تەجەموع بۆ ئەوەی ئێمە تەجەموع نەکەین نەخۆشی گاڵتەکردنی لەگەڵان نییە و گاڵتە نازانێت و ئەم نەخۆشیەش دەبێ ئێمە کارێ بکەین ئەو ڕێنمایانەی کەوا کەسانی پزیشک و لێزاندەری ئەەکەن بۆ ئێمە پابند بین پێوە و باشترین چارەسەرە وەسپاس بەخوا من تێبین یەکەم لە شارێکی کەلارە خەڵک تا ڕادەیەکی باش پابند بووە پابند بن بە دەستشتنەوە بە بەکارهێنانی دەمامکەوە ئەگەر چوونە دەرەوە بە دەستکێش بە هەرچی شتێکەوە ئێمە ئەپارێزێت ژیانیش ئەوەندە نییە ئێمە هەر بچینە سەرجادە و تێکەڵ بین با ئێمەش بتوانین ماوەیەک لە ماڵە خۆمان کەرنتینە بکەین هیچ نەبێت یعنی ئەو زەویەش پشوویەک بدات لە دەستی مرۆڤ ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا تاکودێت لە هەڵکشاندایە تاکوی ئێستا زیاد لە 75 حاڵەتی توشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە کە زۆرینەی حاڵەتەکان دەکەونە پارێزگای سلێمانیەوە لایەنە پەیوەندیدارەکانیش بەتوندی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانیاندا بمێننەوە و قەدەغەی هاتوچۆ نەشکێنن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا کەلار سلێمانی لەڤەر بەرنامەیە کورد کۆنێکشن بەداویتێ خۆ بپارێزن بە ماڵباتên خۆ را di nav malên xwe de bimînin û her şad û bextewar be.